سڵاو ڕێز و خۆشەویستیم قبول فەرمون دووبارە هاوڕێیان عزیز و خۆشەویست لە وانەی شتری فێرکاری هاتمەوە لاتان لەم وانەیەدا باس لە چۆنێتی لابردنی ئەو پرۆگرامانە دەکەین کە لە کاتی داگیرستانی کۆمپیوتەرەکەماندا دێنە سەر واتە لە خۆیان دەکرێنەوە. بۆ نمونە کاتێک کۆمپیوتەرەکەمان داگیرست نەبینین چەند پرۆگرامێک کرێتەوە وەک یاهۆ، سکایپ یاخود هەنێ پرۆگرامی تر کە لە کاتی ئینستالکردندا خۆیان ستارتەپە بن. چۆنێتی لابردنی ئەو پرۆگرامانە سەرەتا چینە ستارت، لە ستارت دەنووسین ms config هەڵەبژێرین کلیکەکەین، ئەوە چەند بەشێکمان بۆ کرێتەوە بۆکسەکە، چەند بەشی شتیا لە سێم دانە چوارم دانەی نووسراوە ستارتەپ، لە چوارم دانەیدا نووسراوە ستارتەپ کلیکەکەین، ئەبین لێرە ئەوانە هەمووی چێکمارک کراوە، واتە هەڵبژێردراوە، سەحی لێدراوە لە کاتی داگیرستانی کۆمپیوتەرەکەماندا. ئەوانە ئیشەکەن، ئەوانە کاری خۆیانەکەن. جا هەیە دێتە سەر شاشەی کۆمپیوتەرەکەت سکرینەکەت و هەشا بە شاراوی ئەلێرە ئیشی خۆیانەکەن و ئۆپنە بنواتە ئەکرێنەوە. ئێمە ئەگەرمانەوێ بۆ نمونە لای بەرین ئەلێرە ئەڤاستمان ئەنتیڤایرۆسی ئەڤاست ئێستا ئیشەکات، ئینتل کۆمۆن یوزەر ئینتەرفەیس، ئەوانە هەمووی تاریفی شاشەیە و هەنێشتی ترە، ئایتونسا، جاڤایە، کۆنێکتیفای، ئەوانە هەمویان ئیشەکەن. بۆی مانەوێت لایان بین واتە ئیش نەکەن. ئەو من لێرە ئایفۆن بۆکس لابم، یاهو لابم، مای پیسی باکەپ لابم، بیتفایندەریش کە سکانی ڤایرۆسە بدام ناوە خۆم ئەویش لابم. لێرە ئەتوانی ئینێبل ئۆڵی کەیت واتە هەمویان ئیش بکەن، و دیسئێبل ئۆڵیشی بکەیت واتە هەمویان لاچن ئیش نەکەن. بۆ من ئەوانە لابمەوە و لێرە ئۆکێکەم، ئەپڵای هیچ فەرقێک ناکات، ئۆکێکەم. دواتر ئەتوانیت ڕیستارتکرد بۆ ئەوی دڵنیابیت و ئەشتوانیت بچیتە دەرەوە بەبێ ڕیستارتکردن، هیچ کێشەیەکت نابێ، ئەچێتە دەرەوە بێوی ڕیستارت بێت. هیوادارم سووتان لێوەرگرتی بێت و تاوانەیشتر و پێگەشتنەوەیشتر بەخواتە ڕاستپێرم. بەخواتان لەگەڵ.